إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، إيمان داران، سلام ورحمة ومهرباني خداي پروردگار برجل سر همولايكمان. خواهی پروردگار برحم و بزي خوي بمان گاره لبند راستقینکانی خوي. چاکه کردن لگل خلق داو، هاوکاری کردنی خلقو، دلخوش کردنی خلق لەلای خوای پەروەردگار مەکانەتێکی گەورەی هەیە و پاداشتێکی یەکجار گەورەی هەیە، و هەروەها دەبێتە هۆکاری ئاسوودەیی و بەختەوەری بۆ ئینسان، و دەبێتە مایەی لاچوونی بەڵا و موسیبەتیش لەسەر ئینسان. بۆیە بە کورتی دەڵێن خۆشەویستترین کردەوە لەلای خوای پەروەردگار. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکی صحیحدا دەفەرمێت: أحب الناس إلى الله أنفعهم للناس. خۆشەویستترین کەس لەلای خوای پەروەردگار ئەو کەسەیە کە سوودی بۆ خەڵک هەیە، ئەو کەسەیە کە بە هەر شێوازێک بێ سوود بە خەڵک دەگەیەنێ و زیانیان لێ نادات. ودەفەرمێت: وأحب الأعمال إلى الله عز وجل سرور تدخله على مسلم. و هەروەها خۆشەویستترین کار و کردەوە لەلای خوای پەروەردگار ئەوەیە کە ئینسان خۆشی بخاتە دڵی موسڵمانێکەوە، کەسێک دڵخۆش کات بە هەر ڕێگایەکی سود بەخش کە پێت دەکرێت. کەسێک دڵخۆشکەی و ببیە مایەی دڵخۆشی بۆ کەسێک، ئەوە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم خۆشەویستترین کار و کردەوەیە لەلای خودای پەروەردگار. دوایی دەفەرمێت: ئەو تەکشف عنه کوربەتەن، یان ئەوەتانێ ئینسان ناخۆشی و ناڕەحەتی بەڵا موسیبەتێک لەسەر ئینسان لابدات، ببێتە هۆکاری ئەوەی کە بەڵایەک لە کۆڵ ئینسان کاتەوە و لەسەری لابدات. ئەوەش خۆشەویستترین کار و کردەوەیە لەلای خوای پەروەردگار. ئەنجا ئەو تەقضی عنه دەینەن، یان ئەوەتانەیە جاری وهەیە قەرزێکی لە جیاتی بدەیەوە کە بۆی نادرێتەوە و دەسەڵاتی نییە. ئەو تەطرد عنه جوعا، یاخود ئەوەتانەیە هاوکاری بکەی یارمەتی بدەی برسیەتی لەسەر لا بدەی. ئەنجا دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم: پێم خۆشترە کە لەگەڵ برایەکی موسڵمانم بڕۆم بۆ ئەوەی کە پێداویستی حاجەتێکی بۆ جێبەجێ بکەم، ئیش و کارێکی بۆ بکەم، وەک لەوەی کە یەک مانگ لەو مزگەوتەیە دانیشم کە مەبەستی مزگەوتی پێغەمبەرە لە مەدینە صلی الله عليه وسلم، یاخۆ لە هەر مزگەوتێک، وەک لەوەی کە یەک مانگ لەناو مزگەوتدا دانیشم و ئیعتیکاف بکەم و عیبادەتی خوای پەروەردگار بکەم. بۆ ئەوە دەفەرمێت تاوەکو ئێمە تێبگەین پاداشت و گەورەی و مەکانەتی چاکەکردن و سودگەیاندن بە خەڵک چەندە گەورەیە لەلای خوای پەروەردگار. ئەگەر دەتەوێ ئاسوودە بژیت، هەمیشە دڵت خۆش بێت، لەگەڵ خەڵکدا چاکەکار بە. هەر ڕۆژێک کە ناڕەحەت بووی، لە ژیانی خۆت بێزار بووی، ئەو ڕۆژە دڵت تند بوو، ناڕەحەت بووی، بڕۆ سود بە کەسێک بگەێنە، چاکەیەک لەگەڵ کەسێک کە ئینسانێک دڵخۆش کە دەست بەسەری کەسێک دابێنە، دوو قسەی خێر بۆ کەسێک بکە، هاوکاری و دەستگیرۆی کەسێک بکە بە هەر شێوازە کە پێت دەکرێت. خوای پەروەردگار لە بەرامبەردا دڵت خۆش دەکات و ئاسوودە دەبێت. لە یەکێک لە توێژینەوە زانستیەکاندا هاتووە ئەو کەسانەی کە خەڵک دڵخۆش دەکەن، ئەو کەسانەی کە هاوکاری خەڵک دەکەن،
ئەو کەسانەی کە چاکەکارن بەرامبەری خەڵک ئەو کەسانە لە کاتی چاکەکردندا دەرونیان ئاسوودە دەبێت، خۆشحاڵ دەبن، ئەو کەسانە بەختەوەر دەبن. دەی ئەگەر دوودڵی گومانێکت هەیە ڕۆژێک بڕۆ ئەوە تاقیب کەرەوە لەگەڵ کەسێکدا چاکە بکە، سوود بە کەسێک بگێنە، هاوکاری کەسێک بکە، قسەیەکی خێر بۆ کەسێک بکە، سوودێکی پێ بگێنە و دڵی خۆشکە، بزانە ئەو ڕۆژە چەندە دڵت خۆش دەبێت، بزانە ئەو ڕۆژە چەندە ئاسوودە و کامەرانی کە سوودێکت بە کەسێک گەیاندووە و کەسێکت دڵخۆش کردووە. سوودگەیاندن بە خەڵک، چاکەکردن لەگەڵ خەڵکدا، دڵخۆشکردنی خەڵک بەر لەوەی ئەو کەسەی کە تۆ چاکەی لەگەڵ دەکەی ئەو کەسە لی سودمەند بێ، تۆ بۆ خۆت لە چاکەکە سودمەند دەبی. بۆچی؟ چونکە بەر لەوەی ئەو کەسە دڵخۆش بێ کە چاکەی لەگەڵ دەکەی، تۆ بۆ خۆت زۆر ئاسوودە و کامەران دەبی وەختێک چاکەیەک لەگەڵ کەسێک دەکەی و سوودێک بە کەسێک دەگەێنی. کەواتە سوودی چاکەکردن لەگەڵ خەڵک، دڵخۆشکردنی خەڵک، دەستگیرۆییکردنی خەڵک، پێش ئەوەی کە بۆ ئەو کەسە بێ کە بەرامبەری چاکە دەکەی، چاکەکە بۆ خۆتە، بۆ خۆت لی بەهرەمەند دەبی، خوای پەروەردگار پاداشتە دەداتەوە، دڵت خۆش دەکات، پێداویستیەکانت بۆ جێبەجێ دەکات. ڕێگاکانی دڵخۆشکردنی خەڵک گەلێک زۆرن، بە هەر ڕێگایەکی سود بە خشکە پێت دەکرێت خەڵک دڵخۆشکە، ببمایی دڵخۆشکردنی خەڵک، ئەزیەت و ئازاری خەڵک مەدە. جاری وهەیە ئینسان بە یەک کەلیمە، یەک وشەیەکی چاکە لەگەڵ کەسێکدا دەیکەی دەبیەمایی خۆشحاڵی بۆ ئەو کەسە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم الكلمة الطيبة صدقة. وشەیەکی چاک، وشەیەکی پاک، قسەیەکی باش و خۆش خێر و چاکەیە لە بەرامبەر ئینسانێکدا وەختێک دەیکەی. جاری وهەیە ئینسان بە زەردەخەنەیەک، پێکەنینێک ببێتە مایەی دڵخۆشکردنی خەڵک. ئینسانێک بخێ پێکەنین دڵی خۆشکەی زەردەخەنەیە بکات، تۆ لە بەرامبەریدا بە ڕوویەکی خۆشەوە زەردەخەنەیە بکەی، ئەوەش ڕێگایەکی دڵخۆشکردنی خەڵک و چاکەکردنە لەگەڵ خەڵکدا. زەردەخەنە و پێکەنین و ڕووی خۆش سیفەتی پێغەمبەران و سیفەتی پیاو چاکانە سەلات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. بۆیە پێغەمبەر دەفەرمێت تەبەسسوموکە فی وەجهی ئەخیکە سەدەقە. پێکەنینێک، زەردەخەنەیەک بە ڕووی ئینسانێکی موسڵماندا خێر و چاکەیە. وەریا بە ئەی موسڵمان، تەنها زەردەخەنەیەک بە ڕووی ئینسانێکدا ڕوویەکی خۆش بە ئینسانێک بدەی بۆ ئەوەی کە دڵخۆشی بکەی، ئەوە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم چاکەیە، ئینسان بە چاکە بۆی دەنووسرێت. جاری وهەیە ئینسان بە ڕێگای هاوکاریکردنی خەڵک، بە ڕێگای دەستگیرۆییکردنیان، بە ڕێگای یارمەتیدانیان دەبیەمایی خۆشحاڵکردنی خەڵک، دەبیەمایی دڵخۆشکردنیان، دەبیەمایی پێکەنینیان. ئەوەش ڕێگایەکی چاکەیە کە خوای گەورە پێداویستیەکانی ئینسان جێبەجێ دەکات ئەگەر ئینسان بە هەر ڕێگایەک بتوانێت خەڵک دڵخۆشکات. پیاوێک هاتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم، فەرمووی ئەی پێغەمبەری خوای، من دڵم ڕق بووە، چی بکەم بۆ ئەوەی کە دڵم نەرم بێت؟ پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئیرحەم اليەتیم، بڕۆ ڕەحم و بەزەیت بە کەسێکی هاتی ودا بێتەوە، وامسح رأسه، دەستی بەسەری دابێنە، لەگەڵیدا چاکە بکە، وأطعمه من طعامك، خۆراکی پێ بدە لەوەی کە هەتە، یارمەتی بدە، هاوکاری بکە. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم لە بەرامبەر ئەوەدا کە تۆ کەسێکی هەتی و دڵخۆش دەکەیت، هاوکاری دەکەیت، دەستی بەسەر دادێنی، یارمەتی دەدەی، پێغەمبەر فەرمووی یەلین قەلبوکە وتودریک حاجەتەک، دڵ و دەروونت نەرم دەبێت، دڵت خۆش و ئاسوودە دەبێت، خوای پەروەردگاریش پێداویستیەکانت بۆ جێبەجێ دەکات. لە بەرامبەر ئەوەدا کە سوود بە کەسێک دەگەیەنی، خوای پەروەردگار دڵت خۆش دەکات، ئاسوودە و کامەرانت دەکات، پێداویستیەکانی تۆ جێبەجێ دەکات. ئێمە ئیش و کارمان بە خوای پەروەردگارە، ئێمە هەموو شتێکمان لە خوای پەروەردگارەوە دەست دەکەوێت. وەختێکی ئینسان چاکە لەگەڵ کەسێکدا دەکات، کەسێک دڵخۆش دەکات، خوای پەروەردگاریش پێداویستیەکانی ئەو کەسە جێبەجێ دەکات. با گوێ لەو چیرۆک و بەسەرهاتە بگرین کە چیرۆک و بەسەرهاتێکی واقعیە و یەکێک لە زانایانی سەردەم بۆمان دەگێڕێتەوە. دەڵێ پیاوێکی بازرگانێکی گەورە تووشی نەخۆشی سەرەتان دەبێت، دەچێتە هەر شوێنێک و لای هەر دکتۆرێک پێی دەڵێن کە چارەسەرت نییە. بۆیە دەڵێت با بچمەوە ناو ماڵ و منداڵی خۆم و وڵاتی خۆم،
لەوێ چەند وەسێتێ بکەم و لە ناو ماڵ و منداڵی خۆم بمرم ئەگەر چارەسەرم نەبێت با بچمەوە لای ماڵ و منداڵەکەی خۆم کاتێک کە دێتەوە بە ماڵەوە زۆر ئازاری دەبێت و نەخۆشیەکی زۆر ناڕەحەتی دەبێت تاوەکو ڕۆژێک هەواڵی پێدەدەن کە فڵان ماڵی هەتیوە زۆر فەقیرن تەنانەت نانی ڕۆژیان نییە و بەرگ و پۆشاکیان نییە و هیچ شتێکیان نییە و زۆر فەقیر و هەژارن ئاو پیاوە دەوڵەمەندە کەسێک دەنێرێت دەڵێ بڕۆ هەرچی کە پێویستیانە ئەو ماڵەیە لە خۆراک و لە جلک و بەرگ و هەرچی پێداویستیان هەیە بۆیان جێبەجێ بکە ئەو پیاوە کاتێک کە دەچێت حاڵیان زۆر ناخۆش و ناڕەحەتە و زۆر فەقیر و هەژارن بۆیە هەڵدەستێت جل و بەرگ بۆ منداڵەکان دەکڕێت ئازوقەیان بۆ دەکڕێت خۆراکیان بۆ دابین دەکات هەرچی پێداویستیان هەیە بۆیان دابین دەکات و پارەیەکی زۆریشان پێدەدا بۆ ئەوەی کە ڕۆژانە مەسروفی پێ بکەن و بیکەنە مەسروفی ڕۆژانەیان کاتێک کە ئەو یارمەتیەی دەدات دایکەکەیان دەست بەرز دەکاتەوە بۆ ئاسمان و لە خۆشیە فرمێسکی بە چاودا دێت دەست بەرز دەکاتەوە و دوعا دەکات دەڵێ یا ڕەبی خوای پەروەردگار ئاو پیاوەی کە ئێمەی دڵخۆش کرد یا ڕەبی خوای گەورە دڵخۆشی بکە یا ڕەبی خوای گەورە لەو ڕۆبە دواوە هیچ خەم و خەفەت و مەراقێک نێتە ڕێگای و نێتە ناو دڵی دڵخۆشی بکە وەکو کە ئێمەی دڵخۆش کرد کاتێک کە ئەو پیاوە دەڕواتەوە دەبینێ ئەو پیاوە بازرگانە زۆر دڵی خۆشە و هەر لە خۆیەوە پێ دەکەنێت ئەزیەت و ئازاری نەماوە زۆر ئاسایی ژیان دەکات لەو کەسەیە دەپرسێت کاتێک کە دەپرسێت چیت کرد لەگەڵ ئەو ماڵەیەدا دەڵێ پێداویستەکانم بۆ جێبەجێکردن و دەنگ و باسەکەی بۆ دەگەڕێتەوە ئەو پیاوە بازرگانە پێی دەڵێت کەی بوو کە ئەو ئافرەتەیە دوعا و پاڕانەوەکەی کرد دەڵێ لە کاتی بانگی عەسردا ئەو ئافرەتەیە دەستی بەرز کردەوە بۆ ئاسمان و دوعای کرد دەی ئەو پیاوە دەڵێ سوێند بە خوای پەروەردگار لە کاتی بانگی عەسردا من لێرە وەکو ئەوەی کە شتێکی خوایی فریشتەیەک دەست بە سنگم دابێنێت زۆر دڵم خۆش بوو زۆر ئاسوودە بووم هەرچی ئەزیەت و ئازارە نەماوە نەخۆشیەکەم نەماوە بە فەزڵی خوای پەروەردگار ئەوە نمونەیەکی واقعیە ئەو نمونانە گەلێک زۆرن بەڕێزان پێتان سەیر نەبێت چونکە ئینسان وەختێک ناخۆشی و ناڕەحەتی لەسەر خەڵک لا دەدا خوای پەروەردگار نەخۆشی و ناڕەحەتی لەسەر لا دەدات بۆیە ئەو پیاوە بە فەزڵی خوای پەروەردگار چاک دەبێت دڵی خۆش دەبێت زۆر ئاسوودە و کامەران دەبێت ئەوەیە کە ئینسان خەڵک دڵخۆش کات خوای پەروەردگار ئاسوودە و کامەرانت دەکات و هەروەها دڵت خۆش دەکات ئەو کەسانەی کە ناخۆشی و ناڕەحەتی لەسەر خەڵکدا دەدەن ئەو کەسانەی بە هەر ڕێگایەک بێت دەبنە هۆکاری دڵخۆشی خەڵک بزانە خوای پەروەردگاریش لە ڕۆژی دواییدا سەلامەتیان دەکات پیغمبر صلی الله علیه و سلم دەفەرمێت من نفس عن مؤمن كربة من كرب الدنيا هەر کەسێک ناخۆشی و ناڕەحەتی و بەڵاو موسیبەتێک لەسەر ئینسانێک لا بدات هەر کەسێک ناخۆشی و ناڕەحەتیەک لەسەر مسلمانێک لا بدات نفس الله عنه كربة من كرب يوم القيامة خوای پەروەردگار ناخۆشی و ناڕەحەتی ڕۆژی قیامەتی لەسەر لا دەدات چه فەزڵ و گەورەییەکە ئێمە وا دەزانین دینداری هەر تەنها نوێژ و ڕۆژووە هەر عیبادەتی شەخسیە نازانی چاکەکردن لەگەڵ کۆمەلگا و لەگەڵ خەڵکدا چەندە گەورەیە تۆ بەڵاو ناخۆشیەک لەسەر ئینسانێک لا بدە خوای پەروەردگار بەڵاو ناخۆشی و ناڕەحەتیەکانی قیامەتت لەسەر لا دەدات انجا دەفەرمێ ومن يسر على معسر يسر الله عليه في الدنيا والآخرة هەر کەسێک چاوەڕوانی ئینسانێکی قەرزدار بکات مەجالی پێ بدات لێی بوەستێ کاتێک کە نەیبێت خوای پەروەردگار لە دنیا و لە قیامەتدا کارەکانی بۆ ئاسان دەکات کار ئاسانی بۆ دەکات لە کارەکانیدا هاوکاری دەکات ومن ستر مسلما هەر کەسێک نهێنی کەسێک بپارێزێت کەم و کوڕی کەسێک داپۆشێت ستره الله في الدنيا والآخرة خوای پەروەردگار لە دنیا و لە قیامەتدا کەم و کوڕی ئەو کەسەدا دەپۆشێت لە دنیادا ئەو کەسە دەپارێزێت نەتان بینیوە ئینسانی وا هەیە چەند ساڵە گوناه و تاوانێکی کردووە لە ماڵی خۆیەتی دانیشت و ئاگای لە هیچ نییە بەڵام ڕەنگە ئەو تاوانەی کرد بێت حیا و ئابڕووی کەسێکی برد بێت ئەو کەسە تاوانەکەی ئاشکرا دەبێت و لە ماڵی خۆی دانیشتووە ئابڕووی دەچێت پیغمبر صلی الله علیه و سلم دەفەرمێت ئەو کەسەی بە دوای ئابڕوو بردنی خەڵکەوە بێت ئەو کەسە خوای پەروەردگار ئابڕووی دەبات ئەگەر تەنانەت جاری وهەیە لە ماڵەکەی خۆشی دانیشت بێت
هەر کەسێک نهێنی کەسێک بپۆشێت کەم و کوڕیەکەی بپۆشێت ئینسان بێ کەم و کوڕی نابێت خوای پەروەردگار لە دنیا و لە قیامەتدا کەم و کوڕیەکانت دادەپۆشێت عیب و عارەکانت دادەپۆشێت لە دنیادا دەتپارێزێ لە قیامەتیشدا تاوان و گوناهێکت کردووە لە دەشتی مەحشەر ئابڕوت ناچێت و خوای پەروەردگار بۆت دادەپۆشێت ئینسانی وهەیە دوو لە ڕووی جەنابتان وەکو مێشە ڕەشە وایە هەر ببینێ کەسێک شتێک دەکات هەر ئەوەندە پێی بخلیسکێت حیا و ئابڕۆی دەبات هێستا لە هەواڵەکە دڵنیا نەبووە ئایا ڕاستە یاخود درۆیە بۆ 50 هاوڕێی ناردووە لە فەیسبوک یاخود بڵاوی دەکاتەوە حیا ئابڕۆی دەبات کەم و کوڕی ئینسان داپۆشە گوناه و تاوان جاری وهەیە ئینسان کەم و کوڕیەکی هەیە گوناه و تاوانێکی هەیە جاری وهەیە نهێنی کەسێکت لەلایە ئاشکرای مەکە و حیا و ئابڕۆی مەبە هەر کەسێک نهێنی کەسێک بپارێزێ نهێنی موسڵمانێک بپارێزێت خوای پەروەردگار لە دنیا و لە قیامەتدا ئەو کەسە دەپارێزێت و گوناه و تاوانەکانی دادەپۆشێت خوای پەروەردگار لە قورئاندا نمونەیەکمان بۆ دێنێتەوە بۆ ئەوەی بزانین هاوکاریکردنی خەڵک دڵخۆشکردنی خەڵک چەندە پاداشتی هەیە و چەندە لە لای خوای گەورەیە ئەنجا ئینسان چۆن خوای گەورە دەروی خێری لێ دەکاتەوە ئەو کەسەی دەبێتە هۆکاری چاکەکاری لەناو خەڵکدا موسا پێغەمبەر سەلات و سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت کاتێک کە لە دەستی فیرعەون ڕادەکات دەچێتە مەدیەن لەوێ دەبینێت کاتێک کە دەگاتە ئەو شوێنەیە خەڵک مەڕ و ماڵاتەکانیان لەسەر چاوەیەک ئاو دەدەن بەڵام دوو ئافرەت لەو دیوە لەو سەرەوە لە دواوە وەستاون ناتوانن مەڕ و ماڵاتەکەیان ئاو بدەن کاتێک کە پێی دەڵێت کاتێک کە پێیان دەڵێت ئەوە چیتانە دەڵێن ناتوانین تاوەکو هەموو خەڵک نەڕواتەوە ئێمە مەڕ و ماڵاتەکانمان ئاو دەین باوکیشمان پیاوێکی بەتەمەنە ناتوانێت خۆی بێت بۆ ئەوەی مەڕ و ماڵاتەکەی ئاو بدات ئەوان هاتوون کە مەڕ و ماڵاتەکەیان ئاو بدەن موسا پێغەمبەر یەکسەر هەڵدەستێ مەڕ و ماڵاتەکەیان بۆ ئاو دەدا و هاوکاریان دەکات دوای دەچێتە سێبەری دارێک دادەنیشێت دوعا دەکا و دەڵێ ئەی خوای پەروەردگار پێویستم بە هاوکاری تۆیە هەر ئەوەندە دەزانێت یەکێک لەو ئافرەتانەی کە مەڕ و ماڵاتەکەی بۆ ئاو داون دێ دەڵێ باوکم بانگت دەکات بۆ ئەوەی پاداشتی ئەو چاکەیەت بداتەوە کە لەگەڵ ئێمەدا کردت کاتێک کە موسا لەوێ دانیشت بوو نە شوێنی حەوانەوەی هەبوو نە ئیش و کارێکی هەبوو نە ماڵی هەبوو هیچ شتێکی نەبوو ڕای کردبوو تەنیا خۆی کاتێک کە دەچێتە ماڵی ئەو پیا و چاکە خوای پەروەردگار دەروی خێری دەکاتەوە بە هۆکاری ئەوەی کە چاکە لەگەڵ ئەو دوو ئافرەتە دادەکات مەڕ و ماڵاتەکەیان بۆ ئاو دەدات ئەو پیاوە یەکێک لە کچەکانی خۆی پێدەدات ئەنجا دەیکاتە شوانی خۆی ئەنجا شوێنی حەوانەوەی دەست دەکەوێت خوای پەروەردگار کار و کەسابەتی دەکاتە قسمەت خوای پەروەردگار ئافرەتێکی چاک و ئافرەتی کچی پیاوێکی چاکی دەکاتە قسمەت دەروی خێری لێ دەکاتەوە ئیش و کاریشی دەست دەکەوێت ئەوە نمونەیەکە بۆ هەموو گەنجێک کە هاوکاری خەڵک دەکەی خوای پەروەردگار بەو شێوازەیە دەروی خێرت لێ دەکاتەوە ئەوە هۆکاری یارمەتی و دڵخۆشکردنی خەڵکە کەواتە نەتیجە و دەرەنجامی کۆتایی ئەو بابەتە ئەوەمان پێ دەڵێت ئەوەمان فێر دەکات کە بڵین یەکەمیان ئەو کەسانەی کە سوود بە خەڵک دەگەێنن ئەو کەسانەی کە سوودی گشتیان هەیە سوودی کۆمەڵگایان هەیە ئەوە زۆر گەورەترە وەک لەوەی کە کەسێک تەنها سوودی بۆ خۆی هەیە ئینسان وەختی عیبادەتێک دەکات لە بینی خۆی خوای پەروەردگاردا عیبادەتێکی شخصیە تەنها پاداشتەکەی بۆ خۆتە بەڵام وەختێک سوود بە کۆمەڵگا دەگەێنی وەختێک کەسێک کە دڵخۆش دەکەیت وەختێک کە دەبیە هۆکاری هاوکاری کەسانێک ئەوە سوود بە خەڵک دەگەێنی سوود بە کۆمەڵگا دەگەێنی پاداشتەکەی زۆر گەورەترە چاکەکە زۆر گەورەترە ئەو کەسانەی کە سوودی گشتیان هەیە سوود بە خەڵک دەگەێنن ئەوە پاداشتەکەیان گەورەترە ئەو کارانە گەورەترە لە لای خوای پەروەردگاریش دووەمیان دینداری تەنها عیبادەتی شخصی نییە دینداری بریتیە لەوە کە ئینسان لەگەڵ خوای پەروەردگاردا ڕاست بێت لەگەڵ خەڵکیشدا مامەڵە و هەڵس و کەوتی تەواو بێت زۆر لە خەڵک هەیە لە عیبادەتی شخصیدا عیبی نییە بەڵام لەگەڵ کەس مەدار ناکات بەڵام کەس لە دەستی ئەمین نییە کەس لە زمانی ئەمین نییە کەس لە زمانی ڕزگاری نابێت دینداری تەواو ئەوەیە کە ئینسان خواویست و خەڵک دۆست بێت
دینداری تەواو ئەوەیە کە ئینسان لەگەڵ خەڵکدا باش بێت، هەر ئەو خوای پەروەردگارە کە ئینسان عیبادەتی دەکات ئەو ئامۆژگاریمان دەکات کە لەگەڵ خەڵکدا چاکەکار بین، کە زەرەر و زیان بە خەڵک نەگەێنین، کە زیان لە خەڵک نەدەین، خراپەمان نەبێ بەرامبەر بە خەڵک. ئینسانی واهەیە هەرچی پێ نەکرێ بە زمان خەڵک ئەزیەت دەدات، هیچ نەبێ ڕێگای خەڵک تەسک دەکاتەوە، هیچ نەبێ دەیەوێت حەسادەت بە خەڵک دەبات، هەر هیچی لەدەست نێ حەسادەت بە خەڵک دەبات لە کاتێکدا هیچ سوودی نییە. دینداری تەواو ئەوەیە کە ئینسان لەگەڵ خوای پەروەردگاری خۆیدا ڕاست بێت، دووەمیان لەگەڵ خەڵکدا چاک بێ و دڵی خەڵک خۆش کات، زیانی خەڵکی نەبێت، سوود بە خەڵک بگەێنێت، لە ناو کۆمەڵگادا ئینسانێکی چاکەکار بێت. دوعا دەکەین دەپاڕینەوە یا ڕەبی خوای پەروەردگار بمان گەڕی لە چاکەکاران، یا ڕەبی خوایە بمان گەڕی لەو کەسانەی کە خەڵک دڵخۆش دەکەن، یا ڕەبی خوایە گیان بمان گەڕی لەو کەسانەی کە چاکەیان بەرامبەر بە خەڵک هەیە، خەڵک ئازیەت و ئازار نادەن، یا ڕەبی خوایە دڵخۆشمان کەی، یا ڕەبی خوایە ئاسوودە و کامەرانمان کەی، بە نووری ئیمان و ئیسلامەتی دڵمان ئاسوودە و کامەران کەی و دڵمان ڕۆشن کەیەوە، یا ڕەبی خوای گەورە هەر کەسێک خەفەت و دڵتەنگی و ناخۆشی و ناڕەحەتی هەیە، یا ڕەبی خوای گەورە دڵی خۆشکەی، خوایە دڵی ئاسوودە و کامەران کەی، خوایە هەر کەشێک نەخۆشە شیفای بەخێری بۆ بنێری، یا ڕەبی خوای گەورە بە ئیمانەوە بمانژێنی، یا ڕەبی خوایە بە ئیمانەوە بمانمرێنی، خوایە لە ڕۆژی قیامەتدا بە ئیمانەوە لەسەر کەلیمەی تەوحید زیندومان کەیەوە، لەگەڵ پیا و چاکان و چاکەکاران و پێغەمبەراندا حەشرمان کەی، یا ڕەبی خوایە لەگەڵ خراپکاران حەشرمان نەکەی، خوایە لە ناخۆشی و ناڕەحەتیەکانی دەشتی مەحشەر پارێزراومان کەی، خوایە مسلمانان لە هەر شوێنێکی دنیا هەن سەریان خەی، یا ڕەبی خوای پەروەردگار مسلمانانی غەزە سەرخەی، یا ڕەبی خوایە بەهانایانەوە بچی، یا ڕەبی خوایە ڕزگاریان کەی لە ناخۆشی و ناڕەحەتی و سەرکەوتویان کەی، یا ڕەبی خوای گەورە مسلمانان یەک خەی، مسلمانان سەرکەوتوو کەی، یا ڕەبی خوای پەروەردگار عاقبەتمان خێر کەی، لە دنیادا ئاسوودە و کامەرانمان کەی، لەسەر ئیمان و ئیسلامەتی بژین، لە قیامەتیشدا سەربەرزمان کەی، لە بەهەشتی پان و بەرینی خۆتدا، يا ربي خواي قورا همومان بيكو وكبكي آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم، وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.